بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و جارێکی دیکەش لە ئاڵلقەیەکی نوێی جێکەوتایە بە خزمەتەوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستانم، بابەتی ئەم جارەمانێکی کە لە بابەتە زۆر گرنگە ستراتیژیەکان، یەکێکە لەو بابەتانەی کە ئەندازەیەکی زۆر بوون و مانی ئێمە لەسەر ئەم پارچە زەویە کە پێگوترێ نیشتیمان بەندە. بابەتەکە ئەگەر چی ڕوانکەیەکی سیاسی هەیە، بەڵام بیرمان نەچێت ڕوانگە سیاسەکان لە بابەتە گەلێک گرنگەکانن. قسە زۆرە لەسەر ئەوەی کە ئایا ئێمە بەانی وەکو کورد ئایا سیاستمان کردووە، ئایا چوینە ناو کێڵگەی سیاسیەوە، ئایا ململانەی سیاسیمان کردووە، ئایا مەبدەعاتی سیاسیمان هەڵگرتووە. ئەمە قسە گەلێکی زۆرە، ینی ڕەنگە بابەتی خلافی بێ لە نێوانماندا. من نامەوێ بابەتەکە زۆر بە ئاڵۆزی پێشکەش بکەم، ئەمەوێ قسە لەسەرەوە بکەم کە قسە گەلێکی زۆر لەسەر ئەوە ئەکرێ لەلایەن هەندێک لە ڕۆشنبیرانەوە کە ئێمە تا ئەم لەحزەیەش دۆخی سیاسی و باڵێن حیزبی چاڵدێرانمان تێنەپەڕانوە. ئەگەر ئێمە ئەم دۆخەمان تێنەپەڕان بێ لە ئێستایە، کاتە چاڵدێران چییە کە ئاوا بە بەردەوامی لەگەڵ ئێمە ئامێنێتەوە؟ ڕۆژانە مرۆڤی کورد لەسەر ئەم پارچە زەوی کە پێگوترن نیشتیمان شکۆیشکێ. ئەم شکۆشکاندنە بەجددی بەرەو چۆمانەوە تا دێت ئێمە لە دۆزە گەورە و ستراتیژەکە دوورەکەوینەوە. کورد بەبێ ستراتیژ، هێزە سیاسەکان بەبێ دۆزی گەورەی ستراتیژی سەریان لە چۆوە دەرێت. کورد لە باشووری کوردستانە دەمێکە لە ناو دەسەڵاتێکی خۆماڵیاژی، بەڵام ئەم دەسەڵات خۆماڵیە تا ئەم لەحزەیە لە ناو نادادیەکی گەورەژی. دیسان جارێک ئەمە پرسیارە، ئەم ناداتیە بۆ کوێمانە بە؟ ئێمە گەلێکی ناتوانین شکستەکانی خۆمان جارێککە بینینەوە پێشەوە قسە لەسەر شکست بکەین. هەمیشە کۆمەڵێک با ئەوڵێن سەرکەوتن باسەکەین کە هێشتا پێیان نەگەشتوین. گلەیەک لە خەڵکە کرێ بە شێوەیەکی گشتی. خەڵک هەمیشە پێی خۆشە بەرپرسیارەتی هەڵنەگرێ، هەمیشە حەزەکە کە خۆی وا پیشاندا کە قوربانیە. باشە گەلی قوربانی گەلێک مەسئولیەت هەڵناگرێ، چۆن مامەڵەی لەگەڵا ئەکرێ؟ ئەمانە ئەکەم بە تەوەرەی بنەڕەتی بەرنامەی ئەم جارەمان دەشپرسم ئومێدێکی تەزویر، ئومێدێکی دروستکراو ئێمە ڕاگرتووە. باشە گەرم ئومێدە بڕوخێ، سەری ئێمە بۆ کوێ چێ؟ بابەتەکە لەگەڵ مامۆستا کامەران بابانزادە، دکتۆر کامەران بابانزادە تاوتو یەکەم. مامۆستا کامەران جگەلەوەی کە دوو دکتۆرای لە بواری مێژوو با بڵێنەوەی کە پەیوەستە بە جیهانە سیاسیەکەەوە، بە ڕوئیا سیاسی و ڕوانگە سیاسیەکەەوە هەیە، بۆ خۆی ڕۆشنبیرێکە دەمێکە لەم چوارچێواییشەکەوە. یەکێکە دایمە لەوانەی کە ینی لەسەر ناسیۆنالیزمش قساکە. بۆیە دڵنیام لەوەی کە ئەم گفتوگۆیە بە گفتوگۆیەکی بەرهەمدار لەگەڵ مامۆستا کامەران جەمال بابانزادە. ئەو جەمالە هەستەکەم ماوەیەکی زۆرە خەدری لێکرێ، هەمیشەڵەن مامۆستا کامەران بابانزادە جەمالەکە فەقیرە، ینی وەکو باوکیش جاری وایە هەیە بە چۆنەڵی بابانزادەکەەوە شارێتەوە. مامۆستا زۆر بەخێر بێی. مامۆستا بە لەوە دەست پێ بکەم. ئەڵێن لە ڕوانگەی سیاسیەوە ئێمە تاکو ئێستا لە پارادایمی چاڵدێران ئاژین. چاڵدێران ئەگەر وەکو زەمن زۆر دوورکەوتۆتەوە لە ئێمە، بەڵام وەکو واقع هەر ناومان ئاژی. هێشتا ڕوانگەیەکمان هەیە لە سیاسەتکردن لە ناو هێزە سیاسیەکان ڕووی لە تارانە، و ڕوانگەیەکی تریشمان هەیە ڕووی لە ئەنکەرێ. بە باوەڕی تۆ بۆچی ئێمە لە ناو دۆخی چاڵدێرانە تا ئەم لەحزەیەش ماوینەوە؟
والله بەناوی خۆی گەورە میهرەبان وەڵا و مقدمەی کە لە سەرەتاوە باست کرد مقدمەکە لە خۆپۆپی زۆر لە دەبێتەوە دەتوانم بڵێم ئەمە هەر یەکەوە بۆ خۆی تەوەرەیەکە ئەگەر بە قۆڵی بچینە ناوی هەر یەکە و بەرنمەیەکە بەڵام هەوڵە دەین بەرچاوڕوونیە بدەین بە کورتی لەو بارانەوە مۆزۆی چاڵدێران پێم خۆشە لەو ڕۆنگەیەوە کە جەناب لێرەوە دەست پێ کردووە. چاڵدێران نمونەیە کە بۆ کاریگەری فاکتەری دەرەکی لەسەر واقعی سیاسی کوردستانیان ئەگەر بێت و لە ڕابردوودا هۆکاری دروست نەبوونی دەوڵەتی کوردی و لە ئایندەدا پێداویستیەکانی دەوڵەتی کوردی دابشکەین بەسەر سێ میحور فاکتەرە نێوخۆیەکان، فاکتەری ئەقلیمی دەوروبەریەکان و لە سەدەی بیستەمیشدا فاکتەرێک کە دروست بووە کە تایبەتە بە فاکتەرە دەولیەکان یعنی ئەو یاسا و ڕێسا نێودەوڵەتیانەی کە لە نەتەوە گرتوەکان و پێشتر لە عوسوەت لومەم پەیوەندی هەیە بە دەوڵەتی تازە دروست بووە. چاڵدێران ینی سەرەتایەکە بۆ تێکەڵبوونی کورد لەگەڵ فاکتەری ئەقلیمیەکان بە ئەندازێک برێن فاکتەرە دەولیەکانی چکە دەوڵەتی عوسمانی لەو سەردەمێکە ئێمە قسەی دەکەین تاوەکو ڤێننا ناوەڕاستی ئەوروپایە دەسەڵاتی هەبوو ینی بەشی گەورە لە ئەفریقیا و لە نیوەدوڕگی عەرەبی تایامە لە بندەستیدا بوو. ئێران دووبارە هێزێکی گەورە بووە. بەو مانایە چکە زۆر نسینە تاریخێکەوە بۆ مانایە کە پێشتر حکومەتی سەفەوی لە سەردەمی شای ئیسماعیلە هەیمەنەی کردە سەر کوردستان و لە بەرامبەردا مامەڵەی دەوڵەتی سەفەوی لە بەرگەر مریشینە کوردیەکان مامەڵەیەکی ڕق بوو زبر بوو. ئەمە وای کرد کە دەوڵەتی عوسمانی کە هەتاوەکو چرکە ساتی شەڕی چاڵدێران فراوانخوازیەکانی ڕووی لە دنیای ئەوروپا بوو لە فەتحی قوستەنتینیە محەممەد فاتیحەوە 1552 لێرەوە جارێک کە زانی مەترسیەک لە ڕۆژهەڵات دروست بووە خەریکە وردە لە پشتەوە دەوڵەتی عوسمانی بچووک دەکاتەوە ئەم هێزە دەوڵەتی عوسمانی لە سەردەمی سوڵتان سەلیمی گەڕایەوە بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەم هێزە بێتەوە. پێشتر کوردستان کەوتە بەر ئەم شاڵەوەی لە ساڵانی 1505 و 6 ینی بیدایەتی سەدەی 16 لێرەوە هەردوو دەوڵەت لە شەڕێکدا بەیەگەیشتن پێ دەر شەڕی چاڵدێران لە نزیک ئێستای خۆی و سەلماس دەکەوێتە ڕۆژ ئاوای ورمێەوە لەو سێ گۆشەیە کە دەکەوێتە باکووری عێراق و ڕۆژهەڵاتی تورکیا و باشوور باکووری بە کووری ڕۆژ ئاوای کوردستان دۆڵێکە بەو ناوەوە نراوە و دەکەوێت حدودی کوردستانەوە بەتایکە چڕێک لە کوردستان ڕووبداوە میرشینە کوردیەکان سنووری ئێستای کوردستانیان هەبێ ئەمانە دەبێت خۆیان ساخکەنەوە کۆمەڵی هۆکار هەبوو یەکەم پێشتر معاناتیان لەگەر دەوڵەتی سەفەوی هەبوو دوو چوارچەوە مەسەبیەکەش تەسیری هەبوو سێ ئیدریسی بەدلیسیش ڕۆڵی هەبوو و ناوبژیوانێک هەوڵی ئەوەیدا ناوبژیوانی لە بینی دەوڵەتی عوسمانی لە بینی سوڵتان سەلیم و میرە کوردەکان بکە بۆ ئەوەی کە لەم شەڕەوە میرە کوردیەکان ئاراستەی هەژمونی سەفەویان گۆڕی بۆ ئاراستەی هەژمونی عوسمانی ئەلێرەوە بە درێژایی دەوڵەتی عوسمانی تاوەکو دەوڵەتی عوسمانی لە شەڕ یەکەم کۆتایی پێدێ کوردستان کەوتۆتە بەر چەشمی ئەو دوو هێزە و ئەمە چەندین شەڕی لێکەوتۆتەوە ینی تەنها بە شەڕی چاڵدێران نەوەستاوە و چەندین ڕێکەوتنامەی ئەرزڕۆم و قوستەنتینیە و زەها و تەحدیدی حدود و ڕێکەوتنامەی نەورۆز و کورد و یعنی ئەگە بڵێم لە سەروی دەڕێکەوتنامە لەو بینەی داموەرکراوە لە بینی ئەو دوو دەوڵەت عوسمانە و منطقی هێز هەژمونەکانی فەرز کردووە لێرەوە کورد هەندێزار بۆتە خاوەنی هێز و پشووی داوە لە سایی لایەنگرێتی لایەنێکیان بەرامبەر لایەنەکەی تر یان بە پێچەوانەوە و دوجار بوو بە با بڵێن جارێکەکەم دوو هێز ڕێکەوتون ئەمان بوونەتە قوربانی ینی کورد وەرگرتنی دەرفەت بوونە قوربانی ڕێکەوتن پێپەسبوونی شەڕەکان یەک زنجیرە بەدۆ یەکماندایە و ئەم زنجیرە لە دوای هەڵوەشانەوەی دەوڵەتی عوسمانی و دروستبوونی دەوڵەتی عێراق دروستبوونی دەوڵەتی سووریا دەوڵەتی تورکیا لە شوێنی ئێستای دەوڵەتی عوسمانی چووکە هەژمونی کەلتوری سنووری دەوڵەتی عوسمانی بۆ دوای شەڕ یەکەمی جیهانی بریتە لە سووریا ئەوانەی بەستمەوەی کە هەژمونیان ئێستا کوردستان بەشیەکە عێراقا ئێرانە و لە بەرامبەردا ئێران یعنی ئەگە تۆ تێبینیت کرد بێتاکو ئێستاش خۆ 8 ساڵی شەڕی عێراق و ئێران ئەم کەلتورە بۆ کە ململانی شەرق و غەرب بووە کە لە ڕۆژداوادا هەیە ئەو ملبەنەی کە تا تورکیا هەیەی لەگەڵ ئێرانە ئەو ململانەی کە ئێستا ئەوروپا وڵاتانی ئەوروپا ڕۆژهەڵات لەگەڵ ئێرانە هەیەە و ئەمە لە شەڕی ساردی شادووبارە ئێمە باسی ئەو قۆناغەماندا ینی کورد لەو قۆناغەوە ئەتوانم بڵێم بەش بۆتە بەشێک لەم ململانەی نێودەوڵەتی و ئیقلیمیەوە تاکو ئەم سەعاتەش لەو ململانەی ئیقلیمی نێودەوڵەتیەکە هیچی بەرز نەهێنا. زۆر باشە من هەڵبەت بۆەوەی کە شتەکەمان نەبێ بە سەردێکی تاریخی و من ناچار نەبم بۆی کە بەرنامەکە وا لێ بکەم کە بە هێڵێکی تاریخیا مەسەلەن بینەوە بۆ ئێستا بۆیە لەوانەیە پرسیاری زۆر جیاواز بکەم لە یەکتری حیزب
جاردێکی زۆر تازەیە، جاردێکی مۆدێرنە. باشە بۆچی ئێمە چانسی ئەم حیزبە مۆدێرنەمان نییە؟ ینی بۆچی ئێمە خێڵ ئەگوازێتەوە، ینی با بڵێن خوێنی خێڵ دێتە ناو هێزە سیاسەکانی ئێمەوە تا ئەم لە حزێژ ئێمە بۆ مانایی کە هێزگەلێکمان هەبێ کە بتوانن چانسی گەورە بە دەسەڵات بن، چانسی گەورە بە دەوڵەت بن. ینی ئەو شانسی ئەوەمان نەبووین بە خاوەنی ئەم جۆرە لە هێزێکمان هەیە وەکو وتم ئەو جۆرە لە خێڵ، ئەو جۆرە لە خوێنی مەسەلەن بۆن منە عەشیرەتگەری چوزانم ئەو خلافانەی کە لە ڕابردووە لە ناو مێژوویە ئێمە هێنن دەیگوازنەوە قۆناغ بە قۆناغ بە ئێستاشەوە. خۆی بوونی حیزب و بوونی کاریگەری حیزب لەسەر چەند فاکتەرێک وەستاوە. یەکەم سوڵتە، خۆی سوڵتە ئەمە تەوەرەیەکە، توانم بڵێم چەندین فەیلسوف و بیرار قسەیان لەسەر کردووە. سوڵتە لە سەدەکانی ناوەڕاست تەبەقەیەکی تەوریتی سیاسی، ینی میراتگری سوڵتە، پاشایەکان ئیمپراتۆریەکان بە شێوەی بنەماڵەیی قۆڕقیان کردووە. سوڵتە لە سەدەکانی ناوەڕاست بە تایبەتی لە قۆناغەکانی قەرنی 15 ئەوانە وردە حالەتێککە دروست بوو کە ئیمپراتۆریەتی ڕۆمانی هەڵوەشایەوە حرەکەیەکی ئیستیبدادی دروست بووە. تە سوڵتە لە ڕێگای هێزێکەوە کە دەوێت هەژمون بکە و ئەم هەژمونێکی ستەمکاری دەسەسپێنێ وردە دە ڕەمزێکەکەی تازە دروست دەکات، ئەوەی ڕابردوو لە ناو دەچێە ئەلێرەوە جارێککە دووبارە ئەم قۆڕکاریە. حالەتێکمان هەیە بۆ سوڵتە وەکەوەی کە میکاڤیلی دێڵێ بریتە لە عەقدێکی اجتیماعی، واتە سوڵتە ضرورەتێکی کۆمەلگایە. کۆمەلگا پێویستی بە سوڵتەیە کەواتە دەبێت سوڵتە جێگای ڕەزەمەندی کۆمەلگا بێ و گرێبەستێک بێ لە بینی کۆمەلگا و لە بینی ئەو دەسەڵاتی کە هەیە، کەواتە ئەوی ئەسڵە دەسەڵات، ئەوەی هەست ئەسڵە کۆمەلگایە و ئەوەی کە خزمەتکارە سوڵتەیە. بۆیە ضرورە سوڵتە شەرعەتی لەو گرێبەستەوە وەرگێ، لەو متمانەیە وەرگێ کە کۆمەلگا مامۆستا من خزمەتێکم بۆی بزانین مەبەستەکەم چییە. ئێمە لە سەردەمی مرنیشینەکانە ناتوانین ببین بە خاوەنی کیانێکی گەورەی یەکگرتوو، بەڵام بۆچی لە سەردەمی بە مۆدێرنەکردنە، بە مۆدێرنەکردنی سیاسەتە، لە سەردەمی حیزبەتیشە ئێمە لە هەمان خولگە، لە هەمان مۆقعین. بابەتەکە پەیوەندی بە چیەوە هەیە؟ بابەتەکە بە نازانم هەڵتەکەم جملەیەکم قەتع کرد لەوەی ڕابردوو ئەو زەبێمەوە سەرزەنا بدەین چۆنە لەو کاتێک کە سوڵتە قۆڕخکارە، تەوریتی سیاسیە، ئیستیبدادە، ڕۆڵی ئەحزاب نامێنێت، چونکە ئەحزاب لە ئەنجامی ئەجندای کۆمەلگا، ئەجندای فیئاتە جیاوازەکانی کۆمەلگاوە بۆ زۆری سوڵتە دروست دەبێت. تۆ سیر کە لە دوای مردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کۆمەڵی گروپ دروست دەبێت کە سوڵتە لە دوای پێغەمبەری خوا چۆن بێنی، کاتێک کە ئەم ئیرادەیە ئەم خواستە دەگواسرێتەوە خواستی تاک، ئەو خاڵێکی گرنگە، لێرەوە حزب دروست دەبێت. لە کاتێکدا کە سوڵتەیەک لە وڵاتێکدا هەیە ئەم خواستە زەوت دەکە لە تاکەکانی لە نخبەی ڕۆشنبیر، حزبایەتی ڕۆڵی نامێنێ. نازانم ئەم بابەتە ڕۆشنیانە. لەو کاتەیدا حزب ڕۆڵی هەیە کە ئیرادەی جۆری سوڵتە، ئیرادەی جێگیرکردنی سوڵتە، شێوە ئیدارەدانی سوڵتە، کۆمەلگا، نخبە تاک دەتوانێت ڕۆڵی تێدا بگەڕێ. کاتێک کە ئەم ڕۆڵی لێ دەسەندرێتەوە بەش هەر شێوازێک بێ، وردە ڕۆڵی حزب نامێنێ. باشە مامۆستا پرسیارێکی کە بکەم بە شێوەیەکی دیکە. ئێمە کە باسی دەوڵەت دەکەین باس لە کۆمەڵە موئەسەسات دەکەین. باشە ئێمە ئەگەر وابێ ئێستا خەریکە وەکو هێلکە و مریشکەکەمان لێ، ینی مریشک لە پێشە هەیە یان هێلکە هەیە، ینی ئێمە دەوڵەت وەکو موئەسەسات سەرەتا هەیە، یا حیزب مەسەلەن بۆن من وەکو کیانێکی سیاسی هەیە دوایی مەسەلەن چانس بە دەسەڵات و بە سوڵتا بەخشێ. ئێمە سێ ڕەکەزمان هەیە بۆ دەوڵەت. یەکەم خاک، دووەم سەروەری، یعنی چوارچێوە و قانونێک و سیستەمێک، و ئاوی تریشیان بریتە لە مرۆڤەکانە، ئەو مرۆڤەیەکە لەسەر واقعێکی دیاریکەرەوە دەژیە، ئەو مرۆڤەی کە دادێت لە کۆمەلگایەک لەسەر سنوورێکی دیاریکەرەوە دەژیە لەگەڵ ئەو سیستەمەکە وڵاتی چۆن پێوە بڕێوە دەچێت. ئەگە بڵێن دەوڵەت و حکومەت ئێمە قسە لە حکومەت دەکەین، زۆر دەرام حالەتە حکومەت تێکی دەدا. مەسەلەن بۆ نەقسە لە سەربەخۆیی دەکرێت. خۆ زۆر وڵات هەیە سەربەخۆیە، بەڵام تاکەکانی خۆشبەخت نین، ینی بەرز نیە سەربەخۆیی خۆشبەختی بێنێتە دی. بۆەوە چونکە زۆر جار ئەو شێوازە حکومڕانی کە لەناو سنووری دەوڵەتێکدایە خۆشبەختیەکە لە تاکەکانی کۆمەلگا تێک دەدا، سەروەریەکەیان لێ دەکاتەوە بە ژەهر. ئەمەیە بابەتەکە. بۆیە ئەگەر بێت و ئێستا مەسەلەن لە ساڵانی ڕابردوودا ئەگەر شوێنێک داگیر کرابێ، دەوڵەتێک داگیر کرابێ، ئەگەر تێبینیمان کردوێت وڵاتی چۆکە دەزایری داگیر کراوە، مەسەلەن با بڵێن تورکیا داگیر کراوە لەلایەن فەڕەنسیەکان و بەریتانیەکانەوە، تاکەکانی خواستی ئازادیان هەیە، بەڵام خواستی جۆری حکومڕانیان نییە. نارن ئەم حکومڕانی کە ئێمە داگیرکەر دەردەکەین زۆر حکومڕانێکە،
بەڵام کاتێک کە حکومڕانی داگیرکەر دەردەچێ وردە وای لێ دێ ضرورەتی شێوەی حکومڕانی دروست دەبێ. یعنی بە دیوێت ئێمە لە ساڵی 1990ەوە دەمانویست بەعز لە وڵاتی ئێمە دوورکەوێتەوە، دەمانویست ئێمە لە داگیرکاری ڕزگارمان بێ، بەڵام مەبەستمان لە زۆری حکومڕانیەکە زۆر نەبوو، تەرکیزمان لێ نەبوو. بەڵام دوایە وردە چکە هەتاکو ئەو سەعاتەی ئێمە و هەتاکو ئەو سەعاتەی کۆمەڵگای داگیرکراو ئینتیمای بۆ دروست دەبێ، وڵاتی خۆی خۆش دەوێ، داکۆچی لێ دەکا لە ژێر کاریگەری چیرۆکی چەوسانەوەی خۆی و زاڵمێتی داگیرکەرەکانی. ئەمە ئینتیما دروست دەکە وەکو شەحن بە بەردەوامی تاکەکە. مامۆستا هەر ڕێگە دەدەم بۆی درێژە پێ بدەیت، بەڵام ڕاستەکەی بۆی منش فریا پرسیارەکانم کەوم، ئەگەر ینی زۆر مشهور نەخۆم بە تەعیید ماشەڵڵا تۆ وەڵامەکانت ینی بە شێوەیەکە بێ من پرسیاری ترم پێ ناکرێت. پرسیارەکانم تێکەڵچێشی وەڵامەکانت دەکەم. مامۆستا بە درێژایی مێژوویکی دوور و درێژ ینی کورد ینی نەیتوانیوە هەڵگری دۆزێکی گەورە بێ و بەتابەتی ئێستا ئەگەر سیرکەی لەوانەیە لە هەر چوار پەرچەی کوردستان لە کوردستانی گەورە ئێمە زیاتر لە 80 هێزی سیاسیمان هەبێ. ئەم هێزانە هەر یەکەیان بڵێم بە ئامانجی جیاجیا بارکراون، بەس بار نەکراون بە دۆزی گەورەی مەسەلەن کورد. ینی بە کوردەکەی دوای ئەم هەموو فترە زەمەنیە، دوای ئەم هەموو شۆڕشکردنە، دوای دروستبوونی ئەم هەموو هێزە سیاسیە، دۆزی کورد هەرۆک خۆی ماوە، ینی لە بۆشاییە ماوە. بۆ کورد بۆ هێزە سیاسەکانی ئەمە نەتوانێت هەڵگرتنی دۆزیان نییە. خۆی گرفتەکە لەوەدایە هێزی شۆڕژێر تۆ لە زیندان لێنێتە دەرەوە و تۆ خواستی ئازادبوونت هەیە، بەسکە هاتیە دەرەوە خواستی ژیان و ژیانکردن و پێداویستیەکانت هەیە. لێرەوە وردە منەتی هێزی شۆڕژێر بۆی کە ڕێنمایی کردووی بۆ دەرچوون لە زیندان هێواش دروستکردنی ئەم منەتە کۆتایی پێدێت، چکە لە قۆناغی دوای دەرچوون لە زیندان تۆ پێویستت بەرژیانە. هێزە سیاسیەکانی ئێمە تاکو ئێستا منەت بەسەر کۆمەڵگادا دەکەن کە لە زیندان ئەم کۆمەڵگایان ڕزگار کردو لە داگیرکەران، بەڵام هێزی دەوڵەتدار نین، ینی پەیامی دوای موسەساتی دەوڵەتداریان پێ نییە، ینی بابا بۆ دڕووکەمەوە. گەنجی ئێمە لە سەردەمی دەوڵەتداریە، لە سەردەمی حکومڕانیە بە چیرۆکی داگیرکاری، بە چیرۆکی معاناتی زیندان ئینتیمای بۆ دروست نابێت، چکە تێپەڕی ڕۆی بە چیرۆکی دابیرکردنی خەون و پێویستیەکانی ئینتیمای بۆ دروست دەبێت. ئێمە لە کوردستاندا هەتاکو ئێستا هێزەکانمان هێزی منەتکاری شۆڕژێڕی قۆناغی پێشوون، ئی قۆناغی دەوڵەتداری نین، واتە ئێمە حزبی دەوڵەتداری نین، ئەمە هەر ئێمە نین. مەسەن تو سەیری دەزائیر کە ئەو هێزەی کە لە بیدایەتی شەستەکان وڵاتی دەزائیری ڕزگار کرد لە بەرامبەر بە فەڕەنسیەکان، ڕێبەرایەتی کردن هەتاوەکو ئەم ساڵانی ڕابردووش کۆمەڵێک زابط و مؤسساتی عسکەری بوو، نەیانێت وڵاتەکە سیستەمێکی دێموکراتی بێ، نەیانێت تاقای تر بێتە پێشەوە. پێیان وابوو خۆیان کە وڵاتەکەیان ڕزگار کردو دەبێت خاوەنی خاک و ئاو کۆی ڕەگەزەکان بن. ئەمە لە تورکیای کەماری ڕاست بوو، ئەمە لە وڵاتی ئێمە ڕاستە. ئەوجا قسە لە دەوڵەت و سەربەخۆیی دەکەن لە بێبەختی ئەم هێزانە ئەگەر دیکتاتۆریش بوو بن، ئەگەر دژە دموکراسی و دژە ئاڵوگۆڕی ئاشتێنی دەسەڵات بن، دژە مۆدیێرنەش بوو بن، یەک هێز بوون. ینی بابەت ڕوونکەمەوە کەمە لە تاتورک هەموو تورکیا یەک سیستەم بەڕێوەی دەبرێن. ئەگەر بێت و تۆ هەر ناوێکی لێ بنی لەوەی کە حکومڕانەتێکی مەدەنی نەبووە، حکومڕانەتێکی ئیستیبداد بووە، بەڵام یەک بووە، واتە وڵاتەکەی بە یەک پارچەی هێشتۆتەوە. ئەوانەی ئێمە تەنها یەک هێز نییە کە ئەم قابلیەتەی هەبێ، مڵێ کاکە ئەگەر بێت و ئیستیبدادیش بێ بەڵام وڵات بە یەکگرتووی ماوەتەوە. ئێمە چەند هێزێک ئیدعای ئەم هێزە شۆڕژێڕی دەکەن، هەر یەکە و بەقایەکیان بۆ خۆیان داگیر کردووە، کەواتە ئەمانە دوو زەرەریان لە ئێمە داوە. زەرەری یەکەم ئەوەیە کە ڕێگە نادەن یان ناهێلن ڕێگرنەوەی کە کۆمەڵگایمە کۆمەڵگایەکی مەدەنی بێ و حزبی سیاسی ڕۆڵی مەدەنیانەی بژێڕێ ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات بە تەندروستی بکرێ. ئەو زەرەریان لەداوین. زەرەری دووەمیشیان لەداوین ئەوەیە کە ناتوانن لەبەرەوەی یەک هێزنی ناتوانن یەک سیستەمێکی حکومڕانی، یەک قوارەیەکی یەکگرتومان بۆ زامن بکەن. یعنی ئیستیبداد، قۆڕەخکاری، شەرعەتی شۆڕژێڕی لە وڵاتی ئێمەدا وەکو وڵاتەکانی تریش نییە. ئێمە لەبەردەم دوو زەرەرداین. زەرەرێکیان ئەوەیە کە نەیان هێشتۆ سیستەمێکی حکومڕانی تەندروست دروست بێ. زەرەری دووەم ئەوەیە کە بە یەکپارچەیی نەیان هێشتۆتەوە. باشە مامۆستا ئەگەر وا بێ یعنی ئێمە دوای 3 دێ و نیو لە باشووری کوردستانە کەم جۆرێک لە دەسەڵاتی خۆماڵیمان هەیە، ینی نیمچە دەسەڵاتێکە. مامۆستا ئەگەر وا بێ چاوەڕێی موعجیزە بکەین، چاوەڕێی چی بکەین؟ ینی ئێمە دوای ئەوەی کە مەسەلەن بۆ منە ئەم شۆڕشە لە شاخێتەوە تێکەڵ بە ژینگەی شارە بێ
وتیا مەسەڵەن بۆ منە پەرلەمانی هەیە، دامەزراوە هەیە، حکوومەتی هەیە، ئەنجومەنی وەزیرانی هەیە، نازانم ئەوەی کە پێگوترێ جهتی دادوەری هەیە. مامەسا کەی ئێمە گەینە ئەوەی کە مەسەڵەن بۆ منە ئێمە شتێکمانە بێ ناوی وەکو بیرکردنەوە ناوی دەسەڵات بێ، ناوی بەڕێوەبردننی مؤسسات بێ. شۆڕش فەڕەنسی لە دوای لە ناوچوونی لوسی 16 بەهنی کۆمەڵگا نوخبا گەشتا ئەو قەناعەتی دەبێ بە پێم گرێ بەستەی مکایڤلی حکومەت بەڕێوە بەرێ بۆی لێرەوە سەرەتای سەرهەڵدانی حیزبە، یعنی ئاراستی جیاواز دروست دەبێ بۆ ئەجندای بەڕێوەبرنی دەوڵەت. ئەمە قۆناغێک بڕدەکا، بەڵام هیتلەر دێ جارێککە ئیستیبداد دەگەڕێنێتەوە، جارێککە قۆناغی هیتلەر تێ دەپەڕێ ئەو جارێککە دووبارە دەست پێ دەکات، یعنی بە سلسیلەی قۆناغ ئەو زەیمە گەشتوونەتەوە قۆناغی. لە فەڕەنسا ژوایە، لە وڵاتی ئێمەدا کاک پەیوەند دەبێ ئەو قەناعەتە دروست بێ. يعني انتخابات مرزني حكم رانتي شتن دروست بينتدي، انتخابات هالبجاردن مرزني ديمقراطي بينتدي، يعني بديل ايش كبير اي بديل ما نشي بيه بوني حزب بوني انتخابات اويا كتو او اجنداي هتا او خواستي هتا لرجي او حزبيوا ام حزب بتواني لرجي بروسيكي مدنيانوا حزب كيترك لدى صلاه بيه نتخواروا وزارجکە ئەو بێتەوە دەرەوەی یاریەکە خۆی ئامادە بکاتەوە، زارجکە و چۆن لە ئەمریکا دەبینین ساڵ ینی ساڵانەم ئاڵوگۆڕە دەکرێت، پرۆگرامەکانی خۆی ڕێک دەخاتەوە بە مراجعەی ئامانجەکانی و میکانیزمەکانی خۆی دەکات، دەڕاتەوە ناو منافەسەکەی لەوانێ زارجکە ئەو حیزبەی کە جاری یەکەم کەوتووە لەبەرەوەی کە نەیتوانی وڵات بە شێوەیەکی تەندروست بەڕێوەبەرێ خەونەکانی نەهێناونەتەدی، زارجکەم سەر دەکەوێتەوە. واتە ئەم پێشبڕکێیە 2000 کۆمەڵگە ئیستیفادەی دەکەن، تیمێک یاری دەکات، 2000 سێژی هاندەرەکانی سێژی لێوەردەگرن ئەگە تێبینیت کرد بێ لە جوانکردنی یاریەکان. ستەمی دموکراتی ژوایە تا ئێستا سیاسیەکان یاری جوان بکەن و ئاڵوگۆڕی ئاشتیانە بکەن و حەکەم و سیستەمی ئیدارەدانی یاریەکە کە بۆ خۆت لەو ڕوانگەیەوە لە ئەگەر لە یاریان سیستەمی ئیدارەدانی یاریەکە حەکەمێکی باش ئیدارەی یاریەکە بکات چێژ بۆ هەندەرەکان زیاد دەکات. ئەوە بێنە بۆ سیستەمێکی بەڕێوەبرنی دەوڵەت تاوەکو ئەم دەوڵەتە سیستەمێکی ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵاتی مەدەنی هەبێت، ئابووری هێز بێلایەن بێ لە دەرەوەی ئەو منافەسەیە بێ، دەبینین ئەو هاوڵاتیەکانی ئینتیمایە بۆ زیاد دەبێ و خاون و خواستەکانیان نێتە دی و سیستەمێکی حکومڕانی زۆر دروست ڕێکۆپێک دروست دەبێت کە ئەم یاریە تەندروست نەبوو، یعنی حەکەم ڕۆڵی نەبوو، سیستەمێکی جوان ئەم یاری بەڕێوە نەبرد، دەبینین وەکو چۆن هاندەرەکان لە حالەتێکی شلەژاویدا دەژیان. ئەو سیستەمەشکە بە هەڵبژاردن هەبێ، بەڵام سیستەمێکی ئیدارەدانی جوان نییە، مەدەنی نییە، هێزەکان بێلایەن نین، وەکو چۆن حەکەم بێلایەن نەبێ، هێزەکەشمون بکاتە سەر ساحەی یاریکردنەکە، یعنی چ کارە ساتێک ڕوو دەدا. بۆیە ئێمە ئێستا لە کوردستاندا لەبەردا ئەم میکانیزمەدەن ئەمە حالەتێکی دروست کرد و حالەتەکە چۆنە، ینی با ئەو بابەتە هەنی وەکو چۆن لە سەردەمی ئەنفالەکان هەندێک خەڵک ئەو حالەتی بۆ دروست و دەگو ئیسلام بەشێکە لە ئەنفالکردن، ئەگەر لە بیرمان مابێ کۆناغە، ینی وای لە دەوردە بین تا ئەوە بار دەکەین کە بکەری ئەم حالەتەیەکە بەسەر میلەتی ئێمەدات و خەریک ئێستا وای لێهاتووە جێوێک دروست بدرێ دموکراسیەت بکەری ئەم حالەتەیە، حالەتێک دروست بدرێ کاکە گیان انتخابات بکەری ئەم حالەتەیە، پەرلەمان بکەری انتخابات. دەزانی بۆ چکە ئێمە بابەتێکمانەیە پێ دەڵێن مەقاصید، واتە ئەو ئامانجەی کە ئەم لە پێناویدا ئەو هەنگاوەدا هاوێ نایەتە دی. یعنی بەدی وەک لە دیوەکان ئەوروپا ڕێگری لە ئیستیبداد کردووە لە ڕێگەی انتخابات و دموکراتی و دروستبوونی حیزبەوە. خۆ لە هیچ وڵاتێکی ئەوروپی و ئەمریکیدا تەوریتی سیاسی هەیە بە میراتگیری دەسەڵات و نەهێزێک هەیە بڵێ کاکە من چۆ بە انتخابات نادەم و ڕۆژهەڵاتی ئەمە و بەردامی دەمێنمەوە. واتە کەواتە دموکراسیەت و ئەحزاب و ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات دەتوانێت ڕێگری بکە لە ئیستیبداد، بەس بۆ لە وڵاتی ئێمە نایکە. ئەمە ئەو پرسیارە جدیەیە، یعنی نصوص ئەو نصوص و دەقانەی کە تایبەتە بە شێوازی حکومڕانی دەقن، بەڵام نصوصی بێدەنگن. یعنی مرۆڤ مسلمانەکان زۆر جار بەرامبەر بە نصوصێک کە خۆی گەورە نردوێتی وحیە تەجاوزی دەکەن و ئیلتزامی پێوە ناکەن بەش ناوەکە دێننەوە. خۆ لە سای حکومڕانی ئیسلامیدا لە ڕابردوو نمونێ زۆر جوانمان هەیە و نمونێ زۆر ناشیرنیشمان هەیە، واتە ئەمانەی کە بەڵام لەژێر سای یەک دروشم لەژێر سای یەک تایتڵدا، ئەنی مەرز نییە تایتڵەکە ئەگەر بێت و نصوصەکە دەقەکە سیستەمەکە نەگوازرێتەوە بە بواری عملی، ئەوە ئەم ناوڕۆکە ناتوانێت خزمەت مرۆڤایەتی بکە. باش مامۆستا ئێمە ڕۆژ بە ڕۆژ دەبینین کە هێزی سیاسی نوێ دروست هەبن، ینی باوەڕ ناکەم ئێمە هیچ دەیەکمان تێپەڕان بێ کە دووسێ هێزی جیاواز مەسەرم بۆ من دروست نەبوون، بەڵام ئەم هێزە سیاسیانە لەسەر ئەساسی فرەیی دروست نەبوون، ڕەنگا و ڕەنگ نین. یعنی ئێمە لە ناو هێزە سیاسەکانە ئایدۆلۆژیای جیاواز نابینین، با بڵێن ئاڕاستەی جیاواز و جیهانبینی و خۆبینینی جیاواز نابینین. کێشەیەکی گەورە ئێستا هەیە، من تەبعاً باسی واقعی هەرێمی کوردستان بکەم، نامەوێت مەسەلەن بۆ منە زۆر بە تیۆری بابەتەکە باسکەین مامۆستا. یعنی ئێستا لە هەرێمی کوردستانە هێزی سیاسی هەیە،
تەجاوزی گەورەی سیاسەتکردنی کردووە. مەسەڵەن بۆ نمونە لەشکرێک لە خوێنەواری دروست کردووە بۆ خۆی، بەدەیان کەناڵی جیاوازی ڕاگەاندنی مەسەڵەن بۆ منە دروست کردووە. ئەمان ئەم خوێنەوارانە دێن داکۆچێکی گەورە مەسەڵەن بۆ منە لە دادیاتەکانی لە خراپیەکانیەکەن، مەسەڵەن بۆ منە بەردەوام ئیبرازی مەسەڵەن بۆ منە بۆچوونەکانی، مەسەڵەن بۆ منە سلوکەکانی ئەمێزە سیاسیانەکەن. مامۆستایانی ینی هەندێک مەسەڵەن هێزی سیاسی هەیە کە خەریکە مەسەڵەن بۆ منە تەواوی خواستە با بڵێن جەماوەری و خواستە ستراتیژیەکان و خواستی دەوڵەتداری و خواستی مەسەڵەن بۆ منە ژیان و پێکەوە ژیان خەریکە قوت هەیە. یعنی هێزێک کە مەسەڵەن بۆ منە تەجاوزی بەها بڵێن ئیشەکەی خۆی لە چارچێوە خۆیاکە، ینی ئەمان گەینەتە کوێ؟ ئەم هێزە سیاسانێک کە ئێستا لە هەرێمی کوردستانە ڕێک و ڕاست پیانە کرد دەسەڵات یەکیان لە زۆنێکە ئەوی تریشان لە زۆنێک مامۆستا تەجاوزی ئەو حاڵەتە تەبیعی خۆیان کردووە. ئەم واقعەیە مەسا بەرەو کوێ بن؟ نکتێکی مەلای مەشهور هەیە، دەڵێ کاتێک کە بینی منداڵەکان یاری دەکەن وتی کاکە ئەوها نابێ هەرێکەوە تۆپێکی خۆیان بدەیە، ینی بە خۆرزانی یاریەکە دەوەستێت چون کەس نییە منافەسەی بکە ئەگەدار بە لە ساحەیەکی دایتە نایەکە ئاڕاستە یاری دەکە ئاڕاستی تر نییە. لە هەرێمی کوردستاندا ئێمە حکومەتمان نییە بەو مانایی کە حکومەت هەمیشە پارتە سیاسیەکان لە ڕێگەی خەباتی مەدەنیەوە بتوانن موسساتەکەی بەڕێوە بەرن و موسساتی هێز موسساتی ئابووری مڵکی دەوڵەت و مڕکی حکومەت بێ، مڵکی هێزی سیاسی نەبێ. ئێمە لە هەرێمی کوردستانە هێزە سیاسیەکان حیزبە سیاسیەکان هەژمونیان بەسەر حکومەتەوەیە. حکومەت سیستەمێکی نییە حیزبە سیاسەکان دوور خاتەوە لە دەرەوەی خۆی. باش مامۆستا لە ئەمریکا شوانیە مەسەڵەن بۆ منە وەختێک کە دیموکراسیەکانیان ینی هەژمونی دیموکراسیەکان لەسەر دەوڵەت هەیە، وەختێک کۆماریەکان دێن هەژمونی کۆماریەکان لەسەر دەوڵەت هەیە. ئەمە شتێکی ئاسایی نییە. من مەبەستم یەک کۆماریەکان لەسەر سیاسەتی دەوڵەت هەیە، بەڵام هەژمونی کۆماریەکان تا حدودێک هەیە. مەسەڵەن بۆ نمونە ئەگەر بێت و کۆماریەکان لەسەر حکومن بزانن مەترسی ئەم جارە گەڕانەوەی دێموکراتەکان بۆ سەر حکومڕانی هەیە، هێزی دەوڵەت هێزی بێلایەنە ناچن ئەو هێزە بەکاربێنن بۆ ئەوەی کە ئەم نەهێڵن بێتەوە. ینی ئەو پەرژینەی کە پێیدا سەر دەکەوێت بۆ دەسەڵات پێیشەکە ناشکێنە تاوەکو هێزێک کە پێیدا سەر نەگەبێتەوە. ئابووری وڵات بەکار ناهێنێ بۆ ئەوەی کە دەست لە قورجی بینەقاقای لایەنگرانی حیزبەکەی منافیسی بکە بۆی کە جارێککە ئەم کورسە لای خۆی بمێنێتەوە. ینی وەکو پێم گوتی ئابووری و هێز لە دەرەوەی ململانەیەکاندان بەکار دەهێنرێ بۆ خزمەتی دەوڵەت، ئابووری بەکار دێنرێ بۆ خزمەتی دەوڵەت لایەن ئەم هێزەوە. بەڵام کاتێککە لە ڕێی هەڵبژارنەوە دێتەوە دووە ئەم ئابووریە لە شوێنی خۆی بەجێ دەمێنێ هێزی دووەم بەکاری دێنێتەوە و هێزەی کە بردوێتیەوە. ئێمە ئەو سیستەمانمانە لە کوردستاندا، ینی داهاتی حیزبەکان گەورەترە داهاتی حکومەت و دەوڵەت داهاتی نییە. ینی خاڵە سنووریەکان نەوت هەمووی بەدەست حیزبەوەیە. لەو وڵاتەی بەدەست دەوڵەتەوەی کاتێک کە ئەم حیزبە سەر دەکەوێ و ئیدارەی دەوڵەتەدا ئەو ئیمکانیەتە بەکاردێنێ بۆ کۆمەڵگا. کاتێک کە دێتە خوارە لەگە خۆی نایبە، ئێمە لەگە خۆی دەیبە، هێزەکەی لەگەڵ خۆی دەیبە. ئەمە دیوێچکە دیوێچتر لەوەدایە. مەسەڵەن ئەم یاری لە هەرێمی کوردستاندا قورسە لەبەر ئەم خاڵی پێشتر باسم کرد. قورسە لەبەرەوەی لە هەرێمی کوردستاندا تۆ حکومەتی بێلایەنت نییە تاوەکو ئەم یاریە لە ناویدا بە بێلایەنی بکرێ. و مۆزوعی حزب بە ئێمە زۆر ڕخنە لەم حیزبانە نەگرین کە لە ساڵانی ڕابردوودا دروست بوون، چونکە ئەم حیزبانە ئەگەر بێت و لە یەک دەورەی انتخاباتی حکومەتیان پێک بێ نابایە، تشکیلەی حکومەتیان بێ بکرێ، پرۆسەکە دەبوو بە پرۆسەیەکی وردە و دەکەوتە سەرخەت. یعنی کۆمەلگای ئێمە هێزێک شتری دەبینی بە ئەم هێزەش زارێک کە بێنێتەوە خوارە هێزێککە دروست بێتەوە، حالەتەکە نۆرماڵە دەکەوێتە سەرخەت ئەم سیستەمە. بەڵام ئێمە لە غەیری ئەم دوو هێزەی هێزێککە نەچۆتە سەرخەت تاوەکو وردە فێری ئەوە بین جارێککە لایەنگرانی ئەم هێزە بێنەوە خوارەتە ئیدی هێزێککە. ئەمە سیستەمی تەندروستە لە سیستەمی حکومەت. باش مامۆستا ئێمە جاری وا ڕخنە ئەگیرێت تەبەن ڕخنەکە لە ئاسی شعبیە، ینی لە ڕووی ینی با بڵێن زۆر با بڵێن ئاسێکی ڕۆشنبیری نیە، یاخود با بڵێن لە ڕوانگەی ڕۆشنبیرەوە زۆر پشتیوانی ناکرێت. ڕخنەکە ڕخنەیەکی شعبیە وەکوتم، دەگوترێت کێشەکە لە کورد خۆیەتی، لە کۆنەستی کورد خۆی شتێک نییە بە ناوی دەسەڵات. ئەم گەلە هەنی حەزەکەم بزانانی هەندێک خەڵکەیە کە بەڕاستی دروستبوونی دەوڵەتی مادوو وەکو مێژوو نازان فڵان بساز ئەخات و ئەحلام تێگاوە چییە عنی ئەڵە کوردەوەی هەیە مؤسساتی نەبووە باشترین ئەو کاتێک کە میرنشینی هەبووە، ئەوەش بە خۆ دەزانی چۆن بووە. بەهەرحاڵ قسەکە لەسەرەوەیە زۆر جار ئیراد لە خودی کوردبوو نەگیرێ نەک لە خودی مەسەڵەن بۆ منە هێزە سیاسەکان ئەگوتێ بە سەدان هێزی سیاسی هەبێ مادەم کورد خۆی قابلی دەوڵەتداری نییە
ناقي بدولة من قسەیەکم هەیە گەر بحورمەتی نەوێ بۆ شێخ محەموود. شێخ محەموود ڕەمزێکە لە زاوی سیاسی کوردی ئێمەدا و هەوڵیدا بۆ دروستبوونی دەوڵەت. باش و بە خوێندنەوە بۆ عەقڵیەتی شێخ محەموودی و بۆ عەقڵەتی ئەو موەسساتەی کە بەڕێوەی دەبرد بە تەکید وەکو مەلێک فەیسەڵ حکومڕانەتێکی مەلەکییان وەکو خدەویەکانی میسر حکومڕانەتێکی پاشایەتی بەڕێوە دەبرد لە دوای خۆی شێخ لەتیفی کوڕی و شێخکاوەی کوڕی ئەمانە حکومڕانی کوردستانیان دەکرد. لە ویستگەیەکدا کە ئەمە مۆدیلی پەنجایەکان و شەستەکان بوو بۆی کە حکومەتە مەلەکیەکانە کەتبین لە میسر لە عێراقا لە زۆر لە دەوڵەتان حکومەتە پاشایەتیەکان ڕووخان. یعنی دوور نەبوو ئێمە لە شەستەکاندا لە هەفتایەکاندا حکومەتی مەلەکی بنەماڵی شێخ محەموودیمان بڕووخان بایە و بمان کرد بە حکومەتێکی کۆماری و ئێستا لە مەنهەجی قوتابخانە بگوتراوایە سەردەمی دەسەڵاتی تاریکی گۆڕبەگۆڕی شێخ محەموود. بۆ لەبەرەوەی ئێمە لە ڕابردوودا سیستەمی حکومڕانی کە باسی دەوڵەت دەکەین مەرج نییە ئەو دەوڵەتەی کە هەمانە قەنەعەتمان بۆ بێ ئەو دەوڵەتە بێکە، یعنی دەوڵەتەکە دەوڵەتێکی مێرشینێماندا دەمەزراند، یعنی ئەمەی کە کورد تەبیعەتێکی خێڵی هەیە دەوڵەتی خێڵدا دەمەزرێنێ. مێنی پێت سێر نییە ئەگە بەڵام لە کوردستان لە ئێمە یەک خێڵ حکومڕانی بکرد باینایە بەبێ منافیس وەکوان نمونەم کە هێنایەوە پێشبینی دەکرا لە عمرێکی دیاری کراودا ئەو سیستەمە بڕوخێندرێ وردەور دەبێت حکومڕانەتێکی مەدەنی. ئەجینا خۆ هیچ سیستەمێک لە ڕەقیدا وەکو ئایدۆلۆژی علمانی لە عسکەرتاریدا وەکو سوپا لە یەگەڕەگەزیدا وەکو تورکچێتی لە کەمال ئاتاتورک و حکومەتی تورکیا ڕقتر نەبوو. یعنی پێ سیر نییە لە کۆتایی پەنجایەکانە هێزێک بە ئینتیخابات دەیباتەوە سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران عەدنان مەندەرۆس و جەلال بایار دادەنێ بەڵام جێیشی ئینقلابی بەسەردا دەکا هەردووچیان لە سێدارە دەدەنێن. ئەمە قەسابخانەیەکی گەورەیە سەرۆکی کۆمار و سەرۆکی وەزیران لە سێدارە بدرێن پیاسەکانی ترێن هەموو بڕۆنە سزن کە لایەنگری. واتە تۆ سیرکە لە دوای سەدەیەک دەبینین وردە هەم ئایدۆلۆژیەتی ئەلمانیەت هەم تورکچێتی بە تەنیا وەکو حکومڕانی هەم هەیمەنەی هەژمونی زەیش وردە کاڵ دەبێتەوە و هەموو خەڵک ئێستا گەر تەحلیل بۆ تورکیا بکە دەڵێ دەرێت دەسەڵاتی تاک تورکچێتی دەسەڵاتی سوپا دەرێت دەسەڵاتی ئەلمانیەت ئایندەی وردە بەرەو ڕۆژ ئاوەبوونە لە تورکیا. یەکێک لە ئیجابیەتەکانی ئەوەیە کە هێزێک حکومڕانی ئەو وڵاتی کردووە لە مودەیەک لە مودەکان وردەدا پیر بووە دەسەڵاتی خاو بووەتەوە کە ئیبن خەلدون دەڵێ ینی خۆناغی گەنجایەتی تێپەڕاند وردە هێزی تر توانی شێبەرشەی لەگەڵا بکە. لە کوردستانی ئێمەشدا بە زۆر بێ ئومێد نەبین، ینی تەسەوڕ دەکەم ئەمانەش بەشێکن لەم قۆناغانە کە وردە هێزی تازە لەدایک دەبێ و ئایندەیەک دەبێ هێوە شێوەڕام هێزانە جارێککە ناچاری بەشێک لە گۆڕانکاری بکردن. خۆستا لە تورکیا گۆڕانکاری بەرەو سیستەمی دموکراتێت گۆڕانکارێکی تەدریجیە گۆڕانکارێکی هێواشیە جوزئیە نەبووە لەنکاوێک ئینقلابێ بکرێ و سیستەمەکە کۆی بڕوخێنەوەکو لە میسر دەسەڵاتی خدەوی لابرا و جەمال عەبدوناسر و کۆماریەکان هاتن لە عێراق دەسەڵاتی مەلیک فەیساڵ و خاو دەسەڵاتی جمهوریاتن. من وا تەسەوڕ دەکەم لە هەرێمی کوردستانیشتا پێویستمان بە حدودێکی تەدریجی هەیە، بەڵام گرفتی هەرێمی کوردستانەوەی نەخاونی دەستورەوە نەخاونی اعترافێکی نێودەوڵەتی یعنی قوارەیەکی فیدراڵیە هەتاکو ئێستا لەگەڵ دەوڵەتە مەرکەزیەکەی گرفتی هەیە. ئینسان لەوە دەترسێ ینی ئەم دیزاینە وڵاتانی ئیقلیمی وڵاتانی زلهێزیش لەگەڵی متفق بن وەکو چۆن ئێستا متفقن کە کوێت ئەو هابێ قەت نەبێتە وڵاتێکی دموکراتی ئیمارەت ئاوابێ قەت نەبێتە وڵاتێکی دموکراتی لە شوێنی خۆ بمێنێتەوە خانەوادای حکومڕانی بکە بۆ چکە بەرژەوەندی ئەمنیەکان و بەرژەوەندی ئابووریەکانی وڵاتانی دەور و بەرەو زلهێز لەگەڵ ماڕەوێ و شکلەدایە دەناخۆتا کە دۆتی بینیت کرد بە وڵاتێکی وەکو ئوردن چەند ساڵە بە پاشایەتی ماوەتەوە بۆ چونکە هێزێکی دەرەکی هەیە دەیپارێزێ. گرفتی ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەیە نا سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و دەسەڵات لە هەرێمی کوردستان مەجالی ئەوەدا سیستەمەکە حکومڕانی بێ و نە وڵاتانی زلهێز و دەوروبەریش ئەو هاریکاریە دەکەن. ئەمەیە گرفتەکە بۆیە دابینکردنی ئەم خواستەی کە زەنابەت دەیڵێ دەتوانم بڵێم لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی لەم قۆناغەدا قورسە بەحاڵە من ناڵێم لەوانەیە پاشی چەند ساڵێک کە ئەو محاڵە نەمێنە دەزانی بۆ باسی ئێستاکە با ڕوون بڵێن مەسەلەن با ڕوون بکەنی هەندێک نمونەمانێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە من دایمە نمونونەکان بە تاریخ دێنمەوە. لە ساڵی 1954 لە ئێرانە انتخابات کرا بەرامبەر بە حکوومەتێک کە جێشی لەبەردەستا بوو ساواکی لەبەردەستا بوو و ئەمریکا و ڕۆژاوە تەئیدیان دەکرد کە شابوو یعنی ڕێمی شا دەزانی محەممەد مصدق لە انتخابات بردیەوە حکوومەتی پێکەنا وەزارەتی پێکەنا وەزارێک کە نەوتی خۆماڵی کرد شەریکاتی ئەزنەبی کە خۆڕخکار بوون دەسڵاتێک حدودی بۆ دانان و گۆڕان کەوتە ڕیفۆرمێک کشتتوکاڵی و پیشەسازی لە وڵات. بەڵام کاتێککە ئەمریکا ئەوروپا سەیریان کرد بەرژەوەندەکانی لە وڵاتی کەوتە مەترسیەوە شانی هێنایەوە جارێککە و حکومەت ڕووخا و مصدق لە سێدارە درا. بەڵام ئەمە گرنگە بۆ خوێنەر. بەڵام لە 79 هەمان شت ڕوویدا گەلانی ئێران ڕاپەڕین
گۆڕانکاری ڕوویدا شارڕۆشت کەس پشتیوانی لە نەکردو کۆتایی پێهات ئایا بە فیعلی نظامی تازە جێگای ڕەغبەتی ئەو هێزانە بووە کە پێشتر پشتیوانێن لە شا کردووە یاخود شاگەیشتە قۆناغێکی پیربوون قۆناغێکی کەوتن کە ئەو سیستەمە توانای بەڕێوەبرنی ئەو وڵاتەی نەماوە هەر هۆکارێک بێ بەڵام لە هەموو تاریخ پێمان دەڵێ سیستەمی حکومڕانەکان ناتوانن تا سەر بمێنەوە لە قۆناغێک دەوەستن جا ئەو قۆناغا ئەگەر ئێستاش نەبێت لە ئایندەدا هەر ڕوودەدا وەڵی مامۆستا ئەو چاوەڕوانیش زۆر خراپە ینی ببوورەکەواڵێمانی خەریکە خوێنەواری ئێمەش ئۆتۆماتیکی ئەچێتە سەر ئەوەی کە هەمیشە ینی پاساو بۆ ئەو دروست نەبوونی چوزانم ینی کێنێکی باش چوزانم دەوڵەتێکی باش حکومڕانێکی باش لانی کەم ئەوەی کە جەنابەت باست کەوتت حکومەتێکی باش ینی خەریکە وەردەورە خەریکە ئێمەش ینی فێری ئەوە بین کە پاساو بۆ بارودۆخانە بێنینەوە مامۆستا بوو بۆرە باشمە سەر پرسیارێکی دیکە باش ئەگەر ئێمە دۆزێکی گەوری ناوکۆییمان نەبێت لە ناو هێزە سیاسیەکان و ئەم هێزە سیاسیانە بیکەن بە بابەتێکی گرنگ تەشبیه نەبێ وەکو چۆن ئێستا ئێمە موسڵمان ئێمەی نوێشکەر شتێکمان هەیە ناوی قیبلێ هەمومان ڕووەکەی نەقیبلە یعنی ئێستا مناڵێکی 6 ساڵە زانە قیبلە بەچ ئاڕاستەیەکە بۆ لەبەرەوەی کە قیبلەی ڕووتێکە باشە کورد مەسەلەن بۆن منەگەر لەناو هەم هێزە سیاسیانە ئەگەر بەخۆی دۆزێکی ڕەوای نەبێت دۆزێکی گەورەی نەبێت کە داکۆچی لێ بکە بیکە بە مەبدە ئەسەرێکەکەی خۆی بیکە بە ستراتیژی کارکردنی خۆی ئەو کاتە نیشتیمان بەبێ دۆز بوونی هەیە ینی مەسەلەن بۆن من ئێستا هەموو باسی نیشتیمانەکەین و نیشتیمانە تاڵ فڵان وێستا جاران لە سەردەمی ناسیۆنالیزمە پێمانەوە بوو کە ئیتر هەر کەسێ مەسەلەن جوگرافیایکی تایبەتی هەیە بێ بە زمانی قسە بکاو ئیتر قەزی چێ بێ و تەواوەگاتە نەتیجەیەکی گەورە بەڵام مامۆستا ئێمە ئێستا جوگرافیامان هەیە ئێستا توزانم بە حساب حکوومەتمان هەیە ئێستا بەدەیان با بڵان هێزی جیاوازمان هەیە بەدەیان مؤسساتی توزانم حکوومەت و فڵان و فیسارمان هەیە کەچی دۆزی کوردەرۆک و خۆیەتی ئەمە چی ینی ئێستا بە کوردەکەی ئەمەوێ بڵێم بەبێ دۆز و بەبێ قەزەی گەورە شتێک هەیە بە ناوی نیشتیمان خۆی ئەگەر تێبینیت کرد بێ بەشێک لەم وڵاتانەی کە دۆزێکیان هەیە بریتە لە ڕزگاربوونی نیشتیمانەکە بەڵام دەبینین بەشێک لەمانەیە کە خەباتیان کردو بۆ ڕزگاری نیشتیمان و خاوەنی دۆست بوون و وڵات بەجێ دێڵن ئەمە لە ساڵانی 2015 لە سەردەمی من مەبەسمەوەی لە ڕابردووە لە سەردەمی شۆڕژێڕی ئەمە دۆزمانە بوو مەبەستا بۆ ڕزگار بەمە ناوی ڕزگارکردن بوو بەڵام بە ئێستاش ئەمە ڕزگار نەبووی لێم تێ ئەو بابەتێکترا بەڵێ زانی بابەتەکەی چۆنە کە لە ڕابردووە لە دۆستەکەی ئێمە واوێنایی کردووە کە زوڵم نەتەوەیەکە نوێنەرایەتی دەکات بەڵام ئێستا کە سیر دەکە نەتهاوز ڕەگەزەکەی خۆی نوێنەرایەتی دەگە جارێک کە پێویستی بە ڕیفۆرمێکی درهەیە من لە ساڵی 2015 لەگەڵ بەشێک لەم ڕۆتێک کە پشتیوانن لە ڕیفراندۆم دەکرد بۆ چوونی جیاوازم هەبوو لەبەرچی دەبوو ئەگە ئەم ڕیفراندۆمە لە 1992 بووە هەموو کۆمەلگا دەیویست کوردستان وڵاتێکی سەربەخۆی بۆ دەنجی پێدەدا بەڵام بیری لەوە دەکردەوە شوناسی ئەم حکومەت و دەوڵەتە چۆنە یعنی بۆ چونکە ڕزگاری دەویست هەتا ئەو کاتەش وێنای معاناتەکانی خۆی فاکتەر بکەری معاناتەکانی خۆی بێگانە بووە بەڵام ئێستا بکەری بەشێک لە معاناتەکانی هەوڕێزەکەی خۆیەتی کەواتە لە پاڵ سەربەخۆیی کە دۆزێک تریش دەبێ هاوتەریب لەگەڵی بڕوا ببێتە خەون و خەیاڵ ئەوجا ئەمە تام و چێژی دەبێ سوودی دەبێ ئینتیما دروست دەکەوی شوناسی حکومڕانیە ینی خۆ پیاوێکی میسری پیاوێکی سووری کە لە ئەوروپا دەژی وڵاتی خۆی بەجێهێشتۆ لەبەر ئەوە نەکە وڵاتەکەی ئازاد و سەربەخۆنیە و ئاڵای لە نەتەوەی گردوەکان ناشێتەوە پیاوێکی لیوی کە لە فەڕەنسای دەژیە خۆ وڵاتێکی هەیە وڵاتەکەی ناوی سەربەخۆییە ئەندامە لە نەتەوەی گردوەکان بەڵام شوناسی حکومڕانیەکەی خراپە کەواتە ئێستا ئێمە لە مشکلەمان دوو دۆزە یعنی تۆ تێبین کە نە وڵاتێکی ڕزگار بووین بڵێن کاکە حلوتێکی دیاریکراوی سەربەخۆی خۆمان هەیە وەلەم بە شەشکەتەیدا سەربەخۆین نەشوناسێکی حکومڕانی تەندروستمان هەیە لەبەری ئازاد باشە تخوا مامۆساز ناکەی خاتری دەسەڵات زۆرەگرین هەر بەجددی بەم خوێندنەوەی ئێستا بەم دروستکردنی ئەم پاساوانە تۆ کاکە هەنی بۆچی نیتە فەرمو جوگرافیاکەت هەیە سنوورت هەیە ئەترافت پێکراوە هێزە دەوڵەتای ئیقلیمەکان مامەڵە لەگەڵاکەن وڵاتانی زلهێز مامەڵە لەگەڵاکەن یعنی بەجددی ئەگەر ئێمە مؤسساتی ڕێکوپێکمان هەبوایە ئەو دیموکراسەتی کە جەنەوەت باست دەکرد هەمان وایە یعنی ئێمە بۆچی چی نەکراوە یعنی بۆ ئێمە من علامەت هەیە باسکرد گوتم فاکتەری نەوخۆی ئەگەر بێت و بتوانێت ڕێکوپێک بێ دەتوانێت تەحەدای فاکتەرە دەولیەکان بکدانەوە فاکتەرە بە ئیقلیمیەکان دەتوانێت مشکلە ناوسەدا بەڕێنراوەکانەمانە هێوا شێوە عیلاج کە بەڵام تۆ لە ناو خۆتدا نموودەجێکی جوانە نیشان نەداوە و گرفتە دەرەکیەکانیشت هەیە
کە دووبارە ئەمانیشت چارەسەر نەکردووە کەواتە تو ئێستا لە دوو قەیرانە دەژی لە قەیرانێکی داخلی خۆدا دەژێت کە سیستەمێکی حکومڕانی تەندروست دروست نەکردووە و لە قەیرانێکی دژی کە دا ئێستا هێزە دەرەکیەکان مەترسین بۆ سەر ئایندەی تۆ و تۆ ناتوانی وەکو دەڵێن تێڕوانینێکی وردیان لێ بخوێنیەوە کە دەیانەوێت تۆ چی لە تۆ بکەن ئەمەش دووبارە گرفتێکترە کەواتە ئێمە لە هەرێمی کوردستاندا هیچ کاتێک بەقەدر ئەم چەند ساڵەی لە قەیرانی گەورەدا ناژین قەیرانێک کە تایبەتە بە خۆمان قەیرانێک کە تایبەتە بە وڵاتانی دەوروبەر و هێزەکانی دەوروبەرمان قەیرانی شتایبەتە بەو ململانە نێو ئیقلیمی کە نازانن ئێمەیان بۆ چییە خۆ ئەمە گرفتێکە بێرسی کۆکس لەگەڵ وێڵسنا لە کۆنگرەی قاهیرە لە 1920 کە دەڵێ ئێمە دەوڵەتمان بۆ شێخ مەحموودی دروست کرد بۆ چمان بوو بۆ ئەوەی کە دەوڵەت بۆ کورد دروست بکەین ئەمە نموذەجێکە یان لە قۆناغێکی پەشێوی و ئاژەوەدا ویسمان ئەو منتیقەیە ئەمین بێ بخرێتە دەست خۆیەوە واتە خواستێکی ئەمنی کاتی بوو بەتاکید لەو حیوارە دەگەن ئەو نەتیجەیە کە ئێمە بەریتانیەکان ئەو دەرفەتەمان بە شێخ مەحمووددا لە ڕوانگەی ئەمنیەوە واتە ئەو منتیقەمان بۆ ئەمینکە نەبێ بە منتیقەیەکی ئاژاوە هەتا هەموو عێراق کۆنترۆڵ دەکەین ئەو منتیقەیە با بۆ ئەو بێ دوای لێی وەردەگرینەوە کە وایان کرد ئێمە تاکو ئێستا ڕوون نییە ئایا هەرێمی کوردستان بۆ ئەو منتیقە ئەمینیە تاوەکو معادلاتی خۆیان لەگەڵ ئێران و تورکیا و دەوروبەر و سووریا ڕێک دەخەن و بۆ دوایان جارێککە لەگەڵ عێراقێکی موحد یەکمان پێدەگرنەوە هەتاکو ئێستا ئەجندایەکی نێودەوڵەتیش نیە بۆ قەزەی کوردی ئاگدار بە بۆیە ئێمە ئێستا لە قەیرانێکی ڕوئیای نێودەوڵەتی بۆ قەزەی کوردی لە قەیرانێکی وڵاتانی ئیقلیمی و لە پێش هەموو شیانەوە لە هەموو قەیرانە گەورەکانەوەیەکە ئەم دوژمنکاری کورد بۆ کوردکە گەورەترین زیانی بە ئێمە گەیاند مامۆستا پرسیارگەلێکی زۆرم ماوە بەڵام ئەزانم لەم بەرنامەیە فریان ناکەوم بەڵام لانی کەم دوو پرسیارم ئەمێنەیە ئەم دوو پرسیارم زۆر پێ گرنگە بۆی کە بیکەمە خیتامی بەرنامەکەم و بۆی بینەریش ینی بزانم من خزمەت بە چی یەکەم مامۆستا بەس ئەگەر جەنابیشت بە کورتی وەڵام بیتەوە مەمنونە بم مامۆستا یەکێک لە خەسڵەتە زۆر خراپەکانی حیزبی ئێمە سیاسەکانی ئێمە ئەوەیە کە ینی شکستی خۆیان نابینن ینی بۆ نمونە لە ئێستا ئێمە خەریکە بۆ خۆمان هەرێمەکە لە ناوە بین ینی هاوڵاتی مەسەلەن بۆ نمونە بێشکۆکرێ لەم هەرێمەیە یعنی کەچی سەیرەکەی وەختی کە سیاسەکان قساکەن وەختی کە هێزە سیاسەکانێنە پێشەوە وەختی بەتابەتی انتخابات یعنی باسی سەرکەوتنی گەورەکەن کە ئێمە ئەو سەرکەوتنانەمان هەر نەبینی مامۆستا ینی ئەمەش جۆرێک نییە لە چوزان مەگەر ناوێنەی بێئینسافی ناوێنەی مەسەلەن بۆ منە نەبوونی ئەو با بڵێن ئەو شعورەی کە لە شکستی خۆیان سەرکەوتنەوە ئەدۆزێتەوە شکستی خۆی ئەبێ بە خاوەنی شکستی خۆی ئەمە هێزی بە جورئەتمان نین کە ببن بە خاوەنی شکستەکان بخوێنەوە بۆی اینجا سەرکەوتنەکان بێنە پێشەوە حزب لە کاتی هەبانگەشەی هەڵبژاردندا لە غێری بەکارهێنانی ئەم بابەتانەی کە مڵکی گشتین وەکو سامانی گشتی وەکو هێز وەکو ئاسایش وەکو پۆلیس غێری ئەمانە نەبێ لە هەمووی دیعایەک بە خۆی ئازادە دەتوانێت ڕێوەکانی خۆی بکە بە شێر دەتوانێت شکستەکانی خۆی بکە بە دەستکەوت بەڵام ئەمە تەبەقەی لیبراڵی کۆمەلگایەکە بڕوانەکە ئێمە تەبەقەیەکی لیبراڵمان نییە کە دانیشێ لەگەڵ هەر ڕیکلام و دیعایەکی حزب لە کاتی هەڵبژاردندا بە تەعنی و بیرکردنەوە پشتیوانی لێ بکەیان لێنەکە ئەوە بابەتێکە بابەتێکتر لەوەدا ئێمە لە کوردستاندا لەبووی نمونەی ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵاتمان نەبینیوە نمونەی ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵاتمان نەبینیوە چەند جار کۆمەلگای ئێمە دەنجی داوە بۆ ئەم جۆرە بانگەشە پۆپۆلیستیانە بۆ ئەم جۆرە بەڵام 2000 بێئومێد بووە واتە جارێک نەبووە ئەم بانگەشانە گۆڕانکاری پێ بکرێ ئەمە دەتوانم بڵێم خەڵکی ئەمە ئێستا بێئومێد کردو لەوەی کە پرۆسەی دەنگدان ناتوانێت گۆڕانکاری دروست بکە خۆ لە زۆر وڵاتیش با بە جملەیەکت پێ بڵێن مەرزنی ئەگەر انتخابات هەبووەتە وڵاتی دموکراتێتی تدایە دموکراتەت پێویستی بە ئاڵوگۆڕێکی ئاشتیانەی دەسەڵات هەیە و لابرنی هەموو ئەو ڕێگرانی هەیە و پێویستی بە کۆمەلگایەکی لیبراڵ هەیە کۆمەلگای مەتاسە کۆمەلگایەکی لیبراڵ نییە خێڵ ئینتیمای جیاواز ئینتاسە حیزباتی وەکو دەریوەش تێدەگات ئەگەر حیزبەکەی تووشی دەش کەس بێردەنجی پێردا بۆ چونکە ئینتیما بۆتە بەشێک لە دەمارگیری بۆتە بەشێک لە ئینتیما بۆتە بەشێک لە وەکو سروشتێکی خێڵی وەرگرتووە کابرا ئەندامی عشیرەتێکە عشیرەتەکەی هەر هەنگاوێک بەهاوەیە لە ئەندامێتی و عشیرەتە ناشۆرێ ئەندامێتی حیزبی ئەمەش ئاوای لێ هاتووە یعنی ئەمە نیە بڵێ وەڵا ئەگەر بێت و خواستەکانی هێنامەدی ئەندامی دەبم دەنگدەری دەبم جارێککە دەنگدەری ئەو نابم ئێمە ئەو تەبەقە لیبراڵەمان لە کوردستاندانی مامۆستا لەلایەک لەم هەرێمەی ئێمەیە کە سەرۆت و سامانی هەیە کە دامەزراوەی هەیە کە بە حساب ینی دەوڵەت مەداری هەیە ڕۆژانە هاوڵاتی ئێمە لەسەر
ئەم نیشتیمانە لەسەر ئەم پارچە ئەرزە نەکش کۆیشکە هەز بە سوکایەتیەکە ئەزانی کەمنین ئەوانەی کە دێنە بەردەمی تەلەڤیزۆنەکان و هاوارەکەن 250 لە گیرفانمان نیە کەمنین ئەوانەی ئەو گەنجانەی کە لە بەردەمی مایکەکانە لە بەردەمی تەلەڤیزۆنەکانە ئەگرین باشە ئەمە لەلایەک ئەمە شکۆشکاندن و تا ڕێسوا بردنە بە زمانێکی زۆر سەریع قساکەم لەلایەکی دیکەوە ئێمە بەس بیری نەچێ ئەمە پرسیارە بەشی یەکەمێتی بەشی دووەمی ئەزانی ئێمەش خەریکە گەلێکمانەیە گەلێکە مەسئولیت هەڵناگرێ زۆری پێخۆشە بڵێ کاکە من قوربانیم و تا ینی هیچم نییە و فڵانم نییە ینی لە ڕوانگەیەکەوە ڕاستە شکۆیشکە قوربانیە بەڵێن لە ڕوانگەکەی ترشۆ بێ مەسئولیت هەڵناگرێ هەر زۆری پێخۆشە بڵێ من قوربانیم هیچم پێ ناگرێت وەڵامی ئەمە چی وڵام بڵامی ئەوەیە تو هەموو وڵاتانێک معارەزەی تێدایە ئەم زۆر ستەمە حکومڕانی تێدایە سزنەکانیان پڕن لە کارکتەری سیاسی لە هەرێمی کوردستان ئەم هەموو معاناتە هەیە ئەم هەموو هێزە معارەزە هەیە ئەم هەموو ڕۆژنامەنووسە معارەزە هەیە کەس لە سزن نییە بەس دەستی پێکردووە کەس نەگیراوە من ئەمە بە سەرەتایەکی باش تێدەگەم ینی دەبێ معارەزە لە سزن دابێ دەبێ معارەزە لە ماڵی خۆی نەخەوێ دەبێ معارەزە لە مەترسی دابێ ناکرێ معارەزە جەوێکی بۆ دروستکەن تەفریخ بکە ینی پێدن تەفریخ بۆ خاڵبوونەوەی بەشێک لەمانەی کە نیگەرانن واتە نیگەرانیەکانی شەقام قوت بدا و بۆ ئەوەی کە هیچ گۆڕانکاریش پێ نەکرێ معارەزەبوون لە کوردستانی ئێمە تاکو ئێستا گۆڕانکاری پێ ناکرێ بۆ لە بەرۆی معارەزەبوون بە دیزاینێکە ئەم دیزاینە لەگە دەسەڵاتە زۆر دەرێ لەگەل لێک تێگەیشتیان هەیە یعنی دەڵی دەسەڵات ئەم خەریتەی بۆ داناوە و مەجای بەشێک لە معارەزەبوونی داوەتاوەکو تەفریغ و خاڵیبوونەوەی نیگەرانیەکان بکە ئەجینا معارەزە کە مەترسی بێ لەسەر گۆڕانکاری دەبێت بگیرێ معارەزە مەترسی بێ لەسەر گۆڕانکاری دەبێت ڕاوەدوو بندرێ دەبێت دو سەیری وڵاتێکی وەکو تورکیاکە ینی خۆ ئەگەر بڵێم وڵاتی سزن بۆ لە ساڵانی ڕابردوودا هەیە چەند ساڵ 20 ساڵ و 30 ساڵ حکم درراوە کوا لە وڵاتی ئێمەدا ئەم زۆرە سزنانەمان هەیە باش بەلایەنەکەی تر ببوورە بەلایەنەکەی ترا ئەی خەڵک مەسئولیەتی نییە خەڵک مەسئولیەتی هەیە زین چۆنە باش شتێکە بە تۆ بڵێم من ئەم خۆ پیشانداننی ئەم نیگەرانەی کە دەگرێت شێوە قەناعەتم بینێت بۆ چونکە هێزی معارەزە دەبێت پێشەنگایەتی و پێشڕەوایەتی شەقامی معارەزە بکە تاچی معارەزە بکە شەقامی ئێمە نیگەرانە و دەکوڵێ بەڵام هێزی معارەزە لە پشتەوە تەئیدی دەکات لە دنیادا نەبووە هێزی معارەزە تەنها تەئیدکەر بێ هێزی معارەزە لەگەر حالەتی هەر نیگەرانێکی شەقامە خۆی نوێنەرا و ڕەمزەکانی معارەزە دەگیرن و ڕەمزەکانی معارەزە سزن دەکەن ڕەمزەکانی معارەزە دەکەونە ژێر مەترسیەوە ئێمە هێزە معارەزەکان ئەمینن بەڵام خەڵکی ئاسایی و ڕۆژنامەنووس و چالاکوان دەگیرێ نابێت دەبێت لە سەرتاوە هێزە سیاسیەکان لە مەترسیدا بن بۆ چکە ئەمانە پێشەنگایەتی گۆڕانکاری دەکەن و ئەمانە مفاوەزات دەکەن لەگەر دەوڵەت ئەگەر بێت و ئەم گۆڕانکاری نەکەیمە خۆ پیشاندان دەکەین ئەم گۆڕانکاری نەکەیمە مقاتعی انتخابات دەکەین ئەم گۆڕانکاری نەکەیمە هەڵوێز وەردەگرین هێزە سیاسیەکانی ئێمە هێزی هەڵوێز وەرگرتن نین هێزی ئەم ئەوەی کە پێی دەوترێ چوونە پێش و دوایانی ئەم جۆرە دانووسان و مفاوەزاتە نیە لەگەر سوڵتەیە ینی بە دیوەک لە دیوەکان بڵێ ئەو ئامانجانەمان حکومەت بڵێنیان پێبدا بەڵێ پەشیمان بەوە بڵێن هەڵوێز وەردەگرین یعنی ئێمە هێزەکانمان لەگە دەوڵەتە معارەزە نین لەگە دەوڵەتە یان مفاوز نین بە پێچەوانەوە ئەمە مامۆستای ناڕازیە ئەمە گروپی ناڕازیە ئەو گروپەکانی کۆمەڵگای مەدەنین معارەزن حالەتێکی زۆر خراپ دروست بەوەی کە هێزی معارەزەوێت سیاسی نابێ بەشداری لە خۆپیشاندان و بەشداری لە ئەوانە بکات دەبێت لە پشتەوە سەیریکە ئەمەش دووبارە پلانێکە بۆ لە بەریەکبردنی ڕوحی گۆڕانکاری لە کۆمەڵگای ئێمەدا دەبێت ڕەمزەکانی هێزە سیاسی معارەزەکان ڕەم پێشەنجی واتە بە دیوەک لە دیوەکان دەبێت شەقام چاوی لەوەی بێ فڵان هێزی معارەزە چی دەکا و چ فەوجی یەکێدە تاوەکو ئەم ڕێکخەری جموجۆڵە سیاسیەکانی بێ زۆر باشە دەستخۆش مامۆستا کامەران جەمال بابانزادە مامۆستای زانکۆ واروها دکتۆرا لە مێژووە وابزانم خراپ نەمانێنا ینی بە دەواازەیەکی مێژوویە هاتین تاکو گەشتینەوە ئێستا ڕەنگە ئەمە مەبەستی من بوو بێ دەست خۆش زۆر باش توانیمان خزمەتی بابەتەکە بکەین جارێککە سوپاست دەکەم کە ئازیەتی کێشا و ئەم جارە لە جێکەوتای ئامادە بووی زۆر بەخێربێ بەڵێ خۆشویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم ئاڵقەیەشمان تاکو بە گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئەسپێرم خواتان لەگەڵ